بەداخەوە لە تورکیا دەمێکە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتارانی کورد لە باکوور سیاسەتێکی زۆر مەترسیدار بووە بۆ سەرکوت و بێدەنگکردنی نوێنەرانی گەلێک کە چەندین ساڵە دەچەوسێنرێتەوە لە سایە و سیاسەتە فاشیستیەی کە لە تورکیا پەیڕەوکراوە لەسەر گەلی کورد و دوایینیان هەڵگرتنی پارێزبەندی لەسەر خات و لەیلا و ئەو هاوڵەی تری کە نوێنەرانی خەڵکی کوردی باکوورن لە چوارچێوەی ئەو سیاسەتی سەرکوت و بێدەنگکردن و نەمانی نوێنەرانی باڵوێستایە کە پێشتر لە بەڕێز سەلاحەدین دەمیرتاشەوە و پێش ئەویش هەر بەردەوام بووە. بەداخەوە لە هەرێمی کوردستانیش هەمان سیاسەتی تورکیا نەقڵ کراوە بۆ ئەوەی کە نوێنەرانی خەڵک ئەوانەی کە هەڵوێستیان هەیە ئەوانەی کە دژی ستەم و نادادین بە هەڕەشەی هەڵگرتنی پارێزبەندی و تەسلیمکردنیان بە دادگایەکی نائادیلانە و دادگایە کە خۆیان دایان ناوە بە ناوی یاساوە. ئەمە سیاسەتێکی فاشیستانەی مەترسیدارە کە پێشتر لە تورکیا و ئێستا گوازراوەتە بۆ هەرێمی کوردستان پەیڕەوە کرێ. بەڵام من هەمان ئەو قسەی خات و لەیلا کەمەوە کە نوێنەرایەتی کردنی کورد لە باکوور پارێزبەندی ناوێ پێویستی پێی نییە، چکە کورد هەمیشە بەرامبەر ستەمکارانی دەسەڵاتدار لە هەر چوار پارچە بەبێ پارێزبەندی خەباتیان کردووە و لێرەش لە هەرێمی کوردستان ڕوبەڕووبوونەوەی ئەو هەموو ستەم و گەندەڵی و نادادیی دەسەڵاتداران بە پارێزبەندیوە نەمان کردووە، دوای پارێزبەندیش هەر ئەیکەین و هەر بەردەوامین. کاتێک کە تۆ ڕێگایەکی مەدەنیە گریتە بەر و حەسانەی پەرلەمانی بەکاردێنی بۆ ئەوەی کە بتوانی بەرامبەر زوڵم و ستەم قسە بکەی ئەوان نەتوانن دەستت بۆ بەرن دێن دەست بۆ هەڵگرتنی پارێزبەندیەکە بەنەمە نیشانەی ئیفلاسی هەر دەسەڵاتێکە لە باکوور بیکە لە باشوور بیکە لە هەر جەیەک بیکە و هاوشێوەشن ئەم جۆرە دەسەڵاتانە خۆسەپێن قبوڵ نەکردنی بەرامبەر و دوای ئەمە ئەبێ بڵین درۆیە ئەمانە دیموکراسی نین و پەرلەمانیان ناوێ گەرنا دەستبردن بۆ گرتنی پەرلەمانتار و هەڵگرتنی حەسانە لە سیستەمە شمولیە دیکتاتۆرەکانایە کە ئەمەی تر وازەحە کێواکە و چۆنە هاوشێوەکەی. ئەمن زۆر کات سەرسام بووم بە خەبات و کۆڵنەدانی پەرلەمانتارانی باکووری لە هەدەپە و بەڕاستی حەق بووە پەرلەمانتارانی ئێمەش لە باشوور چاو لەوە بکەن کە ڕۆژانە ئەوان لێیان زیندانیە کرێ لێیانە درێ پارێزبەندیان لەسەر هەڵەگیرێ بەڵام کۆڵیان نەداوە. کۆڵنەدانیان حەقی چاولێکردنە وەجێی ڕێزن حەقە میلەتی کورد هەمووی شانازی بەوە بکا کە پەرلەمانتاری بۆ گیرفان پڕی نییە، بۆ نوێنەرایەتی حەقیقی خەڵکی ستەم دیدەیە. بریا لای خۆشمان ئەو پەرلەمانتارانەی کە بە دەنگی خەڵکە چنەوێ بە فیعلی نوێنەرایەتی خەڵککەن. هەر کەس بە فیعلی نوێنەرایەتی گەلی خۆی بکە دەسەڵات تەنگاوەکە و دەسەڵات بۆیە ناچار بۆ پەنا بۆەوە برێ. دڵنیام ئەو قۆناغانە شتێ ئەپەڕێ ئەوان بەبێ پارێزبەندی خەباتیان کردو بە پارێزبەندیەوە بەردەوام نەبوون لە خەبات و بەبێ پارێزبەندی کۆڵیان نەداوە لە زیندانیش بەردەوام بوون. دڵنیام ئەم قۆناغەش تێپەڕێ و زیندان ناتوانێ هیچ ئیرادەیەک بەندکە.